من ناهێڵم بیر لەوە بکەیتەوە دوای چەند ساڵێ بە تەمایکی من لە ئێستەوە لە ناویە دەم. ئیسرائیل لە هەوایەکی تر خوێنێ وەتا ناتانیاهۆ ینی ئەو ئیلهامە شەڕانی کە وەرێگرێ دەوترێت زۆر بڕوای بە عەقیدەی بیگن هەیە و تەطبیقیشی دەکات. حەزەکەم باسی ئەم عەقیدەیەم بۆ بکەی، بیگن چییە و ناتانیاهۆ ئەوەندەوا بەستەیە پێوە؟ عەقیدەی بیگن خۆی هی مەناحیم بیگن ڕئیس وەزەرای ئیسرائیل پێشتر بڵێ پێشوو بەڵێ مەناحیم بیگن. عەقیدەی بیگن چییە؟ ئەمە لە سەربازی چی پێوترێ؟ ئەوترێ الضربة الاستباقية، لێدانی پێشەوە تۆ پێش دەست بخەی کە لێ بدەیت دەست پێش خەربی. بەڵێ الضربة الاستباقية لەگەڵ الضربة الوقائية، لێدانی خۆپاراستن دەستی پێ بکەیت. ئەمە چۆن دەستی پێ کرد؟ هەتا کۆمە لە ساڵی 67 و عێراقیشان فکرەی وەرگرت بوو، ینی لە مەسر لە 73 کە لە ئێرانیدا لە 1970 لە 22 ئەیلولی 1970 ئەم فکری ئەویست بەکاربێنێتن، بەڵام بە مستەوای ئیسرائیل نییە. ئیسرائیل پلان و تەختیتی جیاوازە و تکنۆلۆژیاکەشی بەرزترە هەمومان ئەزانین. هاتوو بۆ نمونە با بڵێن 1970 عێراق خەریکی ئۆتۆمبیلی 14 تەمووز بوو لە بەغا، لە کاتێکە لە هەشتاویەکە ئەو لە جەنگا بوو لەگەڵ ئێرانە. ئیسرائیل 16 فڕۆکەی ئیسرائیلی هات لە بەغایدا و گەڕایەوە، مەفالەکەیان وێران کرد و چوونەوە. ساڵی 1900 ئەمە ضربە وقائیە ئێستیباقیە، نەوەک دروستی بکەی بۆ دوان ڕۆژ. من ناهێڵم بیر لەوە بکەیتەوە دوای چەند ساڵێ بە تەمایکی من لە ئێستەوە لە ناویە دەم. اینجا جگەلەوە لە 2007 کە لە سووریایدا ئەمە ئەم سیستەمە کە بەکاری دێنێتن، ئەگەر بیر بکەیتەوە دژی ئیسرائیل بەرنمەیەکی ئۆتۆمیت هەبێ یان موشەکیت هەبێتن یان هەرچیەکت هەبێتن کە زەرەر بگەێنێ بە ئیسرائیل، پێشەوەی تۆ دروستی بکەیت پلانەکە دانی، پلانەکە هەر پلا بیری لێ بکەیت تۆ پلانەکە دابنێ، ئەوان ئاگادارن دەست بەجێ لێدەن مەجای ئەوەت نادەنێت تۆ بناغە دابنی دەستی پێ بکەی. نانەخێر لە ناویە دەم و لە کۆتایی پێدێنم بەبێ ئەوەی و دوار ڕۆژ بیرت لێ بکەمەوە کە چین بەسەر دێتن ئەگەر ئەمەت کۆتایی پێهێنا. نه، ئەوە ضربە استیباقیە، ئەوە هی مەناحیم بیگنە، لێدانی بیگن. ئەم ئەسلوبەشی بەکارهێناوە لە هەموو شوێنەوە کوتمە هەشتاویەک لە عێراق 2007 لە سووریا بەکاری هێنا و لە شەڕەکانی 67 و ئەوانەش بەکاری هێنا.